سەرۆک گیانەوە دەچێت سەفەرێ بابم اسمه سفر دەی باشە ئەگەر لە خۆت بێ و سەرۆکیان هەموو شتێکت پێیە؟ هەموو شتێکم پێ مسواک و خەمێ دەندان حەبیژانێ هەموو شتێکم پێ مسواکم کڕی و ئەدی لیباس و شت هەموو شتێکت پێیە؟ هەموو شتێکت داناوە؟ دڵنیای؟ تیشێرت و شەڵوار و شۆرت هەموو شتێکم پێ ئەدی گۆری و شت گۆرەشم پێدا دەی باشە شەپکێکیش بەرەوێت تاوێ با لەسەرت نەداوتاوە ئەگە لەوێژ کاری سەراوێتەوە بچێ دەستشووی ها حتمەن باشە؟ شەی بەم مەکە سەرۆک شەوانەژە گەر نووستی حتمەن پەتۆی بە خۆتدا دەڕۆڵە بەڕاستی ئاگات لە خۆ بێ دوای وەژ هەینەکەت دەرمەهێنا شەوانە بۆ خەوێ نەبێ خولاسە کەوشان بەری ها کەوشتی دەبەر کێگەت چێ بازاڕی خۆسی ناڕۆم لایلۆنێکی زیادیش بەرە لیباسە پیسەکان دەوێ هەیە با لیباسەکانی دیکەت بە بۆن نەکە باشە باش ئەگەر لیباسکەشت پیس بوو بیشۆوانە باش بن و بۆی کە ڕۆژێ سەفەرێک هەفتێ لیباس چ بشۆم نانەماشە بیان هێنەوە بەشێک هەفتەم لیباس پێ ڕۆڵە گیان تازە بووێتە 21 ساڵ جارێ هەروە منداڵی بەخم عاقڵ بە قسەی دایک کونجا بۆ من هەر منداڵە ئەگە نانت خوار حتمەن ئاوێش بخۆ لەسەری بان ئەو کرداژینەکە باشە من نیگەرانیمە باشە باش لە ڕێ فڵگاژ سەبر دەڕۆی جوان دەڕۆی تارە جوان نا لە تارەی سەر لە پەنجەری نێنێ دەرێ ئەوە مهمە باشە کونجا بەڕاستی تۆ مەسخەرە دەکەی ئەخادی بڵێ ئەوە 21 ساڵیتی پیاوە ئەوە کارمەندی جێگایە چێ شغڵی هەیە هەموو شتێکی کردووە ڕێگات تا دەگاتە فرودگای باگات لە خۆ بە تارە مسافرم بە سەلامەتی دەگەێن سڵاوی لە هەموو خەڵکی بکە لە نێو تارەی چوزام ئەوە عاقڵ بە دوایە مساویشە بەیانان مساویشت بشۆ ئەگەر وانێک بووی شتی تاش بەکار بێنە سەر